من یەکەمین کتێبم ئەو کاتی یان ئەو ساڵی کە پۆلی شەشی سەرەتاییم تەواو کرد لە پشووی هاوینەی پۆلی شەشی ئیبتیدائیە بووم. یەکەمین کتێبم کەوتە بەردەست و خوێندمەوە. تەبەن لە ماڵی ئێمە کتێب هەبوو، بە تایبەتی ڕەحمەتی کاکەریم یەکێک بوو لەوانەی کە کتێبی لەگەڵ خۆیان هێنایەوە بۆ ماڵەوە. لەگەڵ لێەوە یەکەمین کتێبم خوێندەوە. تەبانی یەکەمین کتێب کە من دەستم مایە شتێکی قورس بوو، ئەویش فەلسەفەی جوانی هونەر بوو. کاتی خۆی لە ساڵی 1979 لە چاپخانەی زانکۆی سلەیمانی چاپ کرا. لە دوای ئەو کتێبە یەکێک لە خۆشترین چیرۆکە کوردەواریە کۆنەکان یان ئەفسانە کوردەکانم خوێندەوە کە ئەویش ڕاوی گردی ڕەش بوو، کە هەتاوەکو ئێستش یەکێکە لەو کتێبانی کە لە یاوەدەوەری ماماوە. خۆی لە ڕاستیە کتێب هەموو کتێبێک کاریگەری خۆی هەیە. بە ئیتر جاری وا هەیە کتێب هەیە لە ڕووی نووسینەوە کاریگەریت لەسەرەکە، هەندێک جار هەیە لە ڕووی ستایلەوە کاریگەریت لەسەرەکە. لە ڕووی ستایلەوە ئەگەر تۆ کەسێک بی بتەوێ بنووسی یان نووسی بێتە، بەس ئەو کتێبەی کە بە وەعیەکی تەواو کاریگەری لەسەر کردم، ئەو کتێبەی وەلیام ڕایشە بە ناوی گوێگرایی پیاوی بچووک، کە هەرگیز نە لە خوێندنەوەی بێزار بووم. زۆر جار هەستەکەم فعلەن لە سلوکی ئیجتیماعیشی گۆڕیوم، لە دنیابینی گۆڕیوم بەرامبەر بە ژیان ئینسان چۆن نەبێتە عاملکە، ئینسان چۆن نەبێتە پیاوێکی گرگن و بچووک لە ناو کۆمەڵگاکەی خۆیە. ئەو کتێبە لە ڕووی بیرکردنەوە و هەتا لە گۆڕانکاری لە ڕەفتاری ئیجتیماعی منە دروست کرد. طبعاً لەو ماوە زۆرەی کە من لە تەمەنی 12 ساڵی 13 ساڵیەوە دەستم کردووە بە کتێب خوێندنەوە، زۆرێک کتێب لە ڕووی دەرونیەوە هاڕی پێکردوم، ینی جاری وا هەبووە هەر بەڕاستی خۆمم پێ نەیگیراوە کتێبەکەم داناوە گریاوم. بەڵام تازەترین کتێبێک کە بەڕاستی وای لێکردم بۆ ئینسان بگریم، بۆ مرۆڤ بگریم لە ژیانە، ئەو کتێبە بوو کە لەم ماوەیە ئەندریا پێشڕە و بە ناوی چیرۆکەکانی ئەندریاوە بڵاوی کردەوە. باس لە ژیانی خۆیەکە، ئینسانێکی کەمەندام، کچێک کەمەندامە بێ و لە مناڵیەوە هەتاوەکو ئێستا چۆن ئەژی، چۆن ژیانی خۆی ڕێکەخا، چۆن لە چ قورسیەکە لە ناو ژیانە گوزەرەکە، لە ناو خێزانەکەی خۆیە، چۆن نەتوانێت سەرکەوێت، چۆن نەتوانێت ژیانی خوێندنی خۆی تەواو بکە هەتاوەکۆی کە ئێستا بگاتە زانکۆ. لە 3-4 شوێنە بە تەواوەتی نەمتوانیەوە کتێبەکە ببینم، ینی ئەوەندە فرمێسکم هەبوو ئیتر نەمەتوانی بیخوێنمەوە. هەموو ئەو نووسینانەی کە کاک حەمەسای حەسەن نووسیوێتی، ئیتر ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوو بێ یان لە کتێبەکان بوو بێ، زۆر کاریگەر بووە لەسەر شێوازی نووسین و چۆنێتی بەکارهێنانی ڕێنووسی کوردی بە شێوەیە کە ئاسان بێ بۆ خوێنەر و جوان بێ لە ڕووی داڕشتنەوە و لە ڕووی خاڵبەندیەوە، لە ڕووی ڕستە سازیەوە، لە ڕووی وشەکاریەوە. یەکێک لەو کەسانە زۆر کاریگەری لەسەر من هەبوو و ئێستاش بەردەوام ئەو کاریگەریە لەسەرمە نووسین و کتێبەکانی کاک حەمەسای حەسەنە. ئەو کتێبەی کە دنیابینینی بۆ بابەتێک کە بمەوێ شتێک بنووسم، شاری مۆسیقارە سپیەکان زۆر کاریگەری هەبوو لەسەر من کە چۆن تەوزیفی ئەو خەیاڵە بکەم کە هەمە جا ئیتر تەوزیفکردنی ئەو خەیاڵە بە کۆپیکردنەوەی ئەو نا، بە کۆپیکردنەوەی ستایلەکەی ئەو نا، بەوەی کە شتێکی نوێ دروستکەم لە ئەنجامی هەموو ئەو کتێبانەوە کە کاریگەریان لەسەر من هەبووە. جا ئەگەر کتێبەکانی کە حەمەسای حەسەن بوو بێ یان ڕۆمانەکانی کاک عەبدولقاهر سەعید بوو بێ، ئەو کتێبانە کاریگەریان کرد و بە تایبەتی شاری مۆسیقارە سپیەکان ستایل وای لە من کرد هەز بکەم پێویستم بەوەیە ستایلەکەم هەبێ، هەرچەنە هەتاوەکو ئێستا من خۆمدان بەوەیان نانێم کە من ستایلێکی تەواو سربەخۆ و بنەڕەتیم هەیە بەوەی کە من ئیشی لەسەرەکەم، چونکە بەڕاستی من
هەتا وەکو ئەم چرکە ساتەش ڕاستە من لە بواری ڕۆژنامە نووسیا کاریم کردووە، ڕاستە من کۆمەڵێکی زۆر چیرۆک و کورتە چیرۆکم نووسیوە و بڵاوم کردوتەوە یان جار شعرێکم نووسیوە، بەڵام ئەمانە هێشتا نەکەوتونەتە سەرەوەی پێ بگابەوەی کە من ستایڵێکی تایبەت بە حیکمەتمە بێت. لە ڕاستیا من لە بواری هەموو بوارەکانی ڕۆشنبیری من سەرەتا پێش هەر شتێ من بە نووسین دەستم پێ کردووە. یەکەمین ئیشی ڕۆشنبیری کە من کردومە شعر بوو، دوایی چیرۆک. تاوان من ڕۆمانێکیشم هەتا وەکو کۆتایەکەشی نووسیوە، بەڵام هەتا وەکو ئێستاش هەر بە ڕەشنووسی ماوەتەوە و بە هیچ شێوەیەک نەچوومەتەوە بەلایە. ڕۆمانەکە ناوی ماڵە هەژارەکەیە، چیرۆکی ماڵێکە لە کاتی گرانیەکانی ساڵەکانی نەوەتە، سەرەتاکانی ساڵەکانی 92-93 ئەوانەیە. بەس هەتا وەکو ئێستا و ڕەشنووسە نەچوومەتەوە بەلایە، هەر وەکو درافت ماوەتەوە. دیسان لە ساڵەکانی نەوەتە یەکێک لەو بابەتە ڕۆشنبیارەی کە من بەشدار بووم تایە شانۆ بوو. من لە ئەو کاتێک کە لە قوتابخانەی دواناوەندی جمهوری کوڕان بووین، کۆمەڵێک گەنج لەوێ لە سەرەتای ڕاپەڕین شانۆیەکمان کرد بە ناوی شانۆی تاوانەوە. من خۆم دەرهێنەری ئەو شانۆیە بووم و مامۆستا فەریدە سەرپەرشتیاری کۆی بابەتەکەیە کە لەبەرەوەی ئەمە هێشتا خوێنکار بووین. لە دوایەوە شانۆیەکی ترمان کرد بە ناوی تەرمی سەر شۆستەکەەوە کە من وەکو ئەکتەر دەورم تیابینی. لە دوای ساڵی 96ەوە دەستیشم مایە کاری ڕۆژنامەوانی، ئەویش لە دوای ئەوەی کە من کۆرسێکی ڕۆژنامەوانیم خوێند لە سنتەری دوارڕۆژ و ئەزانم ناوی سنتەری دوارڕۆژ بوو. کۆرسێکی ڕۆژنامەواری لەسەر هەواڵسازی و چۆنێتی هەواڵسازی و چۆنێتی راپۆرتی ڕۆژنامەوانی ئەوانە تقریبەن یەک مانگی خایەن و بڕوانامەیەکم وەرگرت و یەکەمین کاری راپۆرتی ڕۆژنامەوانیم لە دوای تەواوکردنی ئەو کۆرسەوە کرد. ئیتر چوومە ناو دنیای ڕۆژنامە نووسیەوە، بە تایبەت لە ڕۆژنامەی ڕاستی ستونم هەبوو، لە گۆڤاری هاوبەشی لە هەولێر ستونێکی تایبەتم هەبوو، هەروە لە ناو ڕۆژنامەی واژامە ستونێکی تایبەتم هەبوو، هەموو عەدەدێک. جگەلەوە لە ئاوێنە لە هاوڵاتی بابەتم بڵاو کردەوە بە تایبەت ئەوانەیان لەسەر بابەتی کەمەندامێتی بوون. لە دوای سەفەرکردنیشم بۆ ئەڵمانیا، ئیتر لەناو ئەوانەی کە پێڵێن ماڵپەڕە کوردیەکان بە تایبەتی لە کوردستان نێتە، من یەکێک بووم لە دەستەی نووسەرانی کوردستان نێت و تقریبەن هەفتەیەک بابەتێکیان دوانم بڵاوە کردەوە لەوێ. بەڵام ئەوانە هەم بابەتی نووسینی ئاسایی بوون، نووسینی هەنووکەیی کاتی لەسەر بابەتێک لەسەر دیاردەیەک، یان بابەتەکە مەندامیەکان بە شێوەیەکی گشت. بە هەندێک کتێبەیە جار ئەچمەوە سەریان، ئارەزووەکەم بەڕاستی جارێکتر بخوێنمەوە. چێشتی مجێوەری هەژار کە زۆر وانەی تایە لەناو لە ژیانی ئەو تاکە کوردیەیە، کتێبێکە زۆر ڕامەکێشێ لەبەرەوەی هەم خەم، هەم پێکەنین، هەم مەواقیفی یەکجاری ئینسانی و دیسانەوە شۆڕژ گێڕێتی و نەتەوەی و ئەوانەشی تایە. ڕەنگە تا ئێستا 3 جارم خوێند بێتەوە. دیسانەوە شاری مۆسیقا ڕسپەکان یەکێکە لەو کتێبانەی کە جاری وا هەیە 3 ساڵ 4 ساڵ جارێ ئارەزووەکەم جارێکی تر بخوێنمەوە. یەکێک لەو کتێبانەی کە بە بەردەوامی من کاریگەریەکی تایبەتی لەسرم هەیە دیوانی مەحویە. بڕواناکەم مانگێک لە ژیانم تێپەڕی بێت و من دەستم نایابێتە دیوانی مەحوی و نەمخوێند بێتەوە. پێویستم پێی بووە، لە ڕووی نەفسیەوە پێویستم بۆەوە بووە دیوانی مەحوی بخوێنمەوە. هەتا کە من سەفەرم کرد یەکێک لەو شتانەی کە لەگەڵ خۆما بردم بە تەنیا، ینی ئەو شتانەی کە لەگەڵ خۆما بردم یەکێک لەوانە دیوانی مەحوی بوو. لەواچێ بەس لە ئەڵمانیان لە ناو کەمپەکە یا زیاتر لە 7 جار 8 جار خوێند بێتەوە. خۆی لە ڕاستیە من پەشیمانیم لە خوێندنەوەی کتێب ئەوە نییە بڵێم ئەوە تەواوم کرد و خوێندمەوە و خۆزگە ئەو کتێبم نەخوێندایەتەوە، چونکە من حاڵەتێکی تایبەتمێ لەگەڵ کتێبەکە، هەتا وەکو 10 لاپەڕە تا 20 لاپەڕە ئەو کتێبەی کە دەستم ماوە تێبی خوێنمەوە، ئەگەر سەرنجم ڕانەکێشێ
جا ئیتر ئەگەر ڕۆمان بێ ئەگەر بابەتی زانستی بێ لەگەڵ یا ئەڕۆم ینی ئێستا کتێب هەیە بە نمونە کتێبەکانی ستیفن هاوکینگ کتێبێکی بەحت بە تەواوی کتێبێکی زانستیە و باز لە فیزیایی کەون و ئەو شتانە کە ئەمانە ئەم جۆرە کتێبانە ڕەنگە واد لێ بکە بێزار ببی لە خوێندنەوەی چونکە سەرف زانستیە بەڵام ئەو کتێبەی کە سەرنجم ڕانەکێشێ هیچ کاتێک کە تاوەکو ئێستا هیچ کتێبێک کە دەستم مابێتەوە تا 20 لاپەڕە 10 لاپەڕە سەرنجی ڕانەکێشابم ئیتر نەچوومەتەوە بەلایە کە دامناوە دەستم لێ نەیاوەتە کتێب بیان با بڵێن دیزاینکردن وای لە من کردووە کە شتێکی لەناو منان دروست کردووە خەمی خوێنەرم بێ من دیزاینەکەم من بە بەردەوامی کە دیزاینەکەم ئەرکی من ئەوەیە ئەم کتێبەوا لێ بکەم خوێنەر بێزار نەبێ لە خوێندنەوەی بە تایبەت لە ڕووی دیزاینەوە چونکە ئێمە کتێبمان هەبووە کتێب چاپ کراوە زۆر کتێبی چاکیش بووە بەڵام بەڕاستی جۆری فۆنتەکەی قەبارەی فۆنتەکەی شێوەی کتێبەکە قەبارەی کتێبەکە کاریگەری هەیە لەسەرەوەی کە خوێنەر تااقەتی نەبێ دەستی باتێ بۆیە من لە کاتی دیزاینکردنی کتێبە خۆم ئەبم بە خوێنەر ینی کتێبەکە وەکو خوێنەرێک دیزاینەکەم نەک وەکو دیزاینەرێک بەتەنها لە ڕووی جەمالیەتی ناوەڕۆکەوە یان لە ڕووی بەرگەوە کاری من ئەوەیە کاتێک کە خوێنەرەکە کتێبەکە ئەگرێ بەدەستیەوە دیزاینەکە یارمەتی با بۆ ئەوەی کە بەردەوام بێ لەسەر خوێندنەوەی طبعاً من هیچ کتێبێک دیزاین ناکەم هەتانەی خوێنمەوە ینی درافتەکە کە ئەگا بەدەستم پەڕە بە پەڕە دانە بەدانە وشە بە وشە کتێبەکە خوێنمەوە ئەمجا دیزاینەکەم ئێستا بنمونە ئێستا کتێبێکم لە بەردەستایە لەسەر شۆڕشی شێ مەحمووی نەمر ڕەنگە ئەگەر بڵێم پیت بە پیتیم خوێندۆتەوە ئەمجا خەریکی دیزاینکردنیمەوە یەک مانگونیوە خەریکیم بەپێ ئەو کاتانی کە هەمە لە بەرەوەی خەریکی تاقیکردنەوەی ماستەرەوەوانە بووم و جگەلەوە هەندێک کاروباری تر ئەوە مانگونیوە کە خەریکی هەتاوەکو ئێستا تقریبان 500 لاپەڕەیەکیم دیزاین کردووە چونکە پیت بە پیتی ئەخوێنمەوە چونکە یەکێک لە ئەرکەکانیشی کە کەوتۆتە سەرشانمەوەیە کە لە ڕووی خاڵبەندی و ڕستە سازیەوە ئیشیشی تیا بکەم بەڵام بە شێوەیەکی گشتی من کتێب لەگەڵ دیزاینکردنی ئاجاری وا هەیە حەدەسەکانیشی هەر هەمووی بیرەکەوێتەوە هەندێک جار هەیە هەندێک نووسەر هەیە داوام لێکان هەر یەکجاری خۆشم پێشەکەی بۆ بنووسم کتێب هەیە هەم خۆم ناو نیشانم بۆ داناوە و هەم خۆشم پێشەکیم بۆ نووسیوە بەڵام کتێبەکە بەڕاستی جوان بووە وەکو ناوەرۆک وای لێ کردوم کە دەرەقەتی ئەوە بێم بتوانم لە پێشەکیەکە یا دەربارەی کتێبەکە بنووسم لە ڕاستیە کتێب هاوڕێیەکی باشە بەڵام بە درێژایی کات وات لێیەکە جۆرێک لە پەشیمانیت هەبێ لەوەی کە بەڕاستی کتێب وات لێیەکە ئاگاداربی کەوتوینەتە سەردەمێکەوە ئاگادار بوون لە ژیانمانە بە بەداخەوە وعی وا لە ئینسانەکە بە بچووکترین کاریگەریەکانی بەردەر دەوروبەری کاریگەر ببێ بەڵام لە کۆتاییە یەکێک لەو کتێبانەی کە پڕ بە دڵ ئارەزوم کردووە کە ئەو کتێبە من بمنووسایە کتێبێکی شیعری کاک عەبدولقادر سەعیدە بە ناوی گوێگرتن لە بێدەنگی کتێبێکە پڕ لەمانە لە ژیان دۆستی لە لاشەڕی لەوەی کە ئینسانە بێ لە ئاشتیا بژی لەوەی کە ئایدۆلۆژیانە بێ بەوەی کە ئینسانەکان بک بە گژی یەکە ئیتر هەر جۆرە ئایدۆلۆژیایەک بێ ناوێنی نەتەوە ناوێنی سۆشیالیزم ناوێنی هەر جۆرە فکرێک کە ئینسان هەڵیەگرێ شایەنیەوە نییە هاوڕێکەی خۆیان مرۆڤەکەی بەرامبەری لەسەر ئەو ئایدۆلۆژیایە لە ناوبەرەیان بیکوژێ ئەکرێ حیواری لەگەڵا بکە یەکێک لە خاڵەکانی تری ئەو کتێبە ئەوەیە کە یەک جار کتێبێکی ژینگە دۆستە هەتا لە ناو شعرەکانە باس لە گیاندارەکانی شەکە باس لە تەبیعە لە سروشتەکە کە چی گیرێکی خواردەوە بەدەست مرۆڤەوە لەبەرەوە لە کۆتایی ئاڵێم ڕەنگ بێ باشترین شتێک کە ئینسان لەو کاتانەیە کە سەرقاڵی کارکردن نییە ئەوەیە کە کتێبێک بخوێنێتەوە ئەوەیە کە ڕۆمانێک هەر جۆرە کتێبێک ئەگەر زانستی بێ ئەگەر ڕۆمانیان هەر ژانرێکی تری ئەدەبی بێ بیخوێنێتەوە چونکە بڕوا ناکەم هیچ کتێبێک لەم دنیاە چاپ کرابێت و
ئینسان نتوانێت شتێکی لێوە فێر ببێت.